ئۆچی سیستمی هەڵبژاردننی ئەم جارە حیزبەکانی تۆقاندووە، ئۆچی گرنگە خەڵک لەم سیستمە تێبگەن و نوێنەرەکانیان بناسن، کام وڵات پەنا بۆ ئەم سیستمە ئەبن. ئێستا ئیتر هەنگاوەکان بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق چۆتە قۆناغێک کە پاشەکشەکردن لێی ئەستەمە، کێبڕکێکان و هاوپەیمانی و لیستەکان و کاندیدەکان گۆڕانکاری زۆریان بەسەردا هاتووە. بەڵام ئەوەی جێگەی تێڕامان و پێویستە خەڵک بە هۆشیاریەوە چاودێری بکات بریتیە لە سیستمی هەڵبژاردننی نوێ عێراق کە ڕۆڵی حیزب و سەرۆک حیزبەکان زۆر کەم دەکاتەوە، چونکە ئەم سیستمە بە شێوەی بازنەی بچووک کراوەیە و هاوڵاتیان بەڕوونی دەزانن کێ نوێنەری ناوچە و گەڕک و گوند و شارەکەی ئەوانە. بۆ نمونە گەڕەکەکانی باشووری سلێمانی وەک وەڵوبە و شێعەباس، سەرشەقام، چوارباخ، ئابڵاخ، ڕزگاری، خەبات، بەشێک لە قڕگا، چوارچرا، سەرچنار، بەکرەجۆ، ڕاپەڕین، ئاوبارە و خەلیفاوە و عەواڵ و کانی گۆمە و گوندەکانی بناری چیای بەرانان، بازیان و قەرەداغ و عەربەت سەر بە بازنەی دوون کە بە بازنەی باشووری سلێمانی ناسراوە. ئەم بازنەیە خاوەن سێ نوێنەرە و کە دەبێت کەسێکیان ژن بێت. بەپێی ئەم سیستمە هاوڵاتیانی ئەم گەڕەکانە بۆ کێشەکانیان و داواکردنی مافەکانیان پێویست نییە ڕوو لە لق و ناوچە حیزبەکان بکەن یا نەزانن لە کۆی 18 نوێنەری پارێزگای سلێمانی کامیان نوێنەری گەڕەکەکەی ئەوە، بەڵکو هەم هاوڵاتی نوێنەری خۆی دەناسێت، هەم نوێنەرەکان دەزانن ناوچەی کارکردنی ئەوان کوێیە. بەپێی ئەم سیستمە هەر کاندیدێک زۆرترین دەنگ بێنێت ئەوە براوە دەبێت، واتە حیزب ڕۆڵی نییە و خەڵک دەنگ بە کاندید دەدات و کاندید گرنگە بۆ خەڵک نەک حیزبەکە. هەر بۆیە دەوترێت ئەم هەڵبژاردنە خەڵک بڕیار دەدات کێ نوێنەری بێت نەک سەرۆکی حیزبەکان. ئەم دابەشکاریە لە ناوچەکانی تریش هەروایە و خەڵک ڕاستەوخۆ دەبەستێتەوە بە کاندیدەکانی و بەو هۆیشەوە چانسی کاندیدی بەهێز و سربەخۆ زیاترە. ئەم سیستەمە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا کاری پێدەکرێت و سەرکەوتوو بووە. پێشتریش لە سەردەمی دەسەڵاتی مەلەکیت لە عێراق هەمان شێواز بەکار هاتووە و هەر ناوچەیەک نوێنەری خۆی هەبووە. لە بەریتانیا و ئەمریکا بەپێی کۆدی ناوچەکان و چڕی ژمارەی دانیشتوان خەڵک نوێنەرەکانی خۆی هەڵدەبژێرێت. بۆیە بەهۆی ئەم سیستمەوە حیزب لاوازە و پەرلەمانتار بەهێزە و حیزب بریتیە لە کۆبوونەوەی ژمارەیەک پەرلەمانتار کە ئامانجی هاوبەشیان هەیە و پێکەوە پرۆژەی هاوبەش پێشکەش دەکەن. سەرۆک حیزبیش بریتیە لە سەرۆکی فراکسیۆنەکە و هەرچی نووسینگەی حیزبیە یا بوونی نییە یان لە ڕێگەی نووسینگەی پەرلەمانتارەکانەوە بیر و بۆچوونی حیزبەکان بڵاو دەکرێنەوە. بۆیە لەو وڵاتانە سیستمی بازنەی بچووک هەیە، پەرلەمانتار پشتی بە خەڵک بەستووە و زیاتر بەرژەوەندی خەڵک پێش ئەخات، چونکە هەر خەڵک ئەتوانن سەری بخەن یان شکستی پێبهێنن. بەڵام هەڵبژاردنەکانی ڕابردوو نەخەڵک دەیزانی کێ دەبێتە نوێنەری ناوچەکەی، لە نوێنەرەکانیش دەیانزانی کامە ناوچەی دەنگدەرانی ئەوە و بەم هۆیەوە دوورکەوتنەوە زۆر بوو لە نێوان خەڵک و پەرلەمانتاران. ئەم هەڵبژاردنە سەرەتای قۆناغی لاوازکردنی حیزب و بەهێزبوونی پێگەی دەنگدەر و هەشداریکردنی زیاتری خەڵک دەبێتە هۆی لاوازکردنی زیاتری حیزبەکان.